بخير بخاوة أما ببينا توزي شريكي لسرا ناڵم تۆزی شەریکی لەسەرە تەنها بستێک زیاتر نییە بۆ یاخەکەی تقریبا خۆتە زانی لە بارکردن و هەڵکردنەکە وای لاتوە ئەمە باشترین مەکینەی هایبەردە بۆ کەشوهەوای عێراق دروست کراوە تقریبا زەمانی تا سەر سوچەکەی هەیە تقریبا تایبەت بۆ بەنزینی عێراقی دروست کراوە تقریبا خەمی پارچەی یەدەکی شێرە بێ بۆ پێیاکەی ئەسڵیشە تقریبا بۆ تەبریدەکەشی پێویست ناکا باسی خۆمان تاقیمان کردوتەوە تقریبا بریکارە چی؟ بۆچی بریکار نییە؟ بریکارە تقریبا ئۆتۆمبیلەکە هی بریکار نییە یعنی تقریبا تۆیۆتایە جیاوازی لە وردەکارەکانە لە بریکار بیکڕە بڵین پیرۆزە تقریبا